من دادگاتان لێگرم بە ناوی محەممەدی ماملێ و بن حەسەن زیرەک و عەلیمەر لەگەڵ ما بن لەم ڤیددیوە بزانن ئەمەلی سەعید کوردە باز لە چێکە. من کەسێکی یاسایی نیم، بەڵام بە یاسایی خوێندنەکەم خوێند. من ناڵێم دژی ئەوەم کە کەسێکی جیهانی هونەرمەندێکی جیهانی ئەم گۆرانەی بە کوردی وتۆتەوە، بەڵکو زۆری لەگەڵیان، بەڵام لەگەڵ پاراستنی مافی خاوەندارێتی. طبعا ئەوەنەتان لە کمنتا بوو نووسی ما سەرواوێکی لە مێشکانی هیچ نازانێ مەجبورم ببەخشن بە تەریقیەوە بڵێم بە کەلەریۆسم لە بەریتانیا خوێندووە لە شاری لەندەن. سڵاو هاوڕێیان، ئەم کاتتان باش، هیوادارم هەموو زۆر باش بن، دوور بن لە نەخۆشی ناخۆشی. بەڕاستی پێم خۆشە سەرەتا بە ئاەتێکی پیرۆزی قورئان دەست پێ بکەم کە لە سوورەتی نیساء ئەڵێ یا ئەیها الذین ئامنوا لا تقربوا الصلاة وأنتم سکارى. لەگەڵ ڕێزمان هەمومان بەش یەکەمی ئاەتەکەمان لەبەرە ئەڵێ وەلا تقربوا سەڵاتە، باشە بەشەکەی تر ناخێنێنەوە بڵێن وەئەنتم سوکارە. بێگومان ئاەتی پیرۆزی قورئان وشەکانی پڕن لە پیرۆزی لە گەورەی، بەڵام مەجبور بووم ئەمە وەکو نمونەیەک بەکاری بێنم بۆی گوێگرانم تێبگەن. من لێرەدا ئەڵێم، منیش ئەڵێم وەکو ئێوە پێم خۆشە گۆرانیەکانمان، گۆرانی کوردەکانمان بە زمانێکی تر بوترێ، هونەرمەندە جیهانیەکان بیڵێنەوە لەبەرەوەی ئێمەی کورتپی گەورە ئەبین، ئێمەی کورتپی بەناوبانگ ئەبین، بەڵام ناو و ناوبانگی یاخود هۆنراوە و یاخود ئاوازی دانەرە کوردەکە بهێنرێت. ئەمە کێشەی سەرەکی منە لەم بابەتەیە کە باسم کردووە، لە بەرنامەیەکی تریشا باسم کردووە. کورد ئەم شتەی تێکەڵ کردووە، فاکت و ئەپێنیەن واتە ڕایەکی خۆمە ئەڵێم ئەم هونەرمەندە لەو هونەرمەندە خۆشتری وتۆ ئۆکەی کاکە واز لەوە بێنن، بەڵام فاکتەکەی ئەوەیە ئەم گۆرانیە، ئەم ئاوازە براوە بێ ناوهێنانی خاوەنە ئەسڵیەکەی. ئەمە کێشە گەورەکەی. بەپێی کتێبی intellectual property واتە یاسای مڵکداری فکر بیر، باشە پاول تۆرمنس کتێبی intellectual property law باس لەوە دەکات کە کاتێکە بەرهەمێک کۆپیەکەیت پێی ئەوترێ infringement of copyright بە پێی ئاکتی ساڵی 1968 سێکشنی 16 سەبسێکشنی 2 بڵێن، باشە کاتێک کە تەلاعوبەکەی. بێگومان ئەمە قسەی من نییە، ئەمە قسەی و نووسینی ئەم پرۆفیسۆرەیە لە بەریتانیا کە ئەم کتێبەی داهێناوە. خۆی یەکێکە لە مامۆستای زانکۆکان کە لێرە ئەم وانەیە مافی لە بەرگرتنەوەی کارە هونەریەکان، مافی لە بەرگرتنەوەی فکر بۆ نووسین، بۆ شەعر، بۆ گۆرانی، بۆ ئاواز، بۆ هەموو یەکێک لەم فکر و بیرانەی کە هونەرمەندان کە ئەینووسنە. بەڵام لێرەدا با ئەبێ بە ئینسافەوە من باسێکی ئەم کارە بکەم، ئەویش ئەوەیە کە لێرەدا ئەم گۆرانیە وتراوە نووسراوە ریپرۆدەکشن واتە نوێکردنەوەی ئەم کارە. ئەمە ئاهێکمانەداتێکە نووسراوە ریپرۆدەکشن واتە ئەم کارە پێشتر خۆی هەبووە، بەڵام هەر لە هەمان کاتا تەلاعوبێکیان کردووە، باشە ناوی خاوەنەکەیان نەوتووە بۆ ئەوەی مصداقیەتی کارەکە زیاتر بچێتە ناو خەڵکەوە، لە کێتە وەرگرتوویش نەبێن ناوی پێی پێبدا. وەیەک ڕاستی تریشەیە ئەبێ بوترێ ئەم گۆرانیە لە پڕ نەوتراوە، کاتی بۆ دانراوە. بێگومان ئەوە تا هونەرمەندمان هەیە شایەتە ئەڵێ من گۆرە پێم وتووەم گۆرانێ بڵێرەوە و یاخود لە چەند ڕۆژەکان بردوای خوێنینەوە ئەڵێ بیرۆکەی من بۆ نازان چی ماڵتان ئاوا بێ. ئەمە ببەخشن لەگەڵ ڕێزێکی زۆرم بۆ گەشت هونەرمەندان، بەڵێ پێمان خۆشە گۆرانەکان بوترێنەوە بە زمانێکی تر، بەڵام ئەمە تۆ میوان نییە لە ماڵەکە تا فەرمی لێ بکەی میوەی بخوات. یعنی ببەخشن ئەمە مەکەن. ناڵێم دژی ئەوەم کە کەسێکی جیهانی هونەرمەندێکی جیهانی ئەم گۆرانەی بە کوردی وتۆتەوە، بەڵکو زۆری لەگەڵیان، بەڵام لەگەڵ پاراستنی مافی خاوەندارێتی. دەڵێن من تەنها بەم هونەرمەندەوە گرت و ڕاستەکەن، بەڵام لە هەمان کاتا منیش لەو خاڵەیە ڕاستەکەم کە دەڵێم مافی خاوەندارێتی هونەرمەندە گۆرانی بێژەکەی یاخود شاعیرەکەی کوردەکەی نەبردووە. ئەمە لێرەدا ئینفرنجمنتە، ئەمە لێرەدا دزینە، ئەمە لێرەدا بۆیە ئەوشە ئینگلیزیانە بەکارهێناوە بۆ ئەوەی بەڕاستی نەمتوانی لە مەستەڵاحی کوردیە بەڕێزەوە داینێم لەبەرەوەی بۆی هەر بە ئینگلیزیەکە دانا. ببەخشن، هیوادارم هەمووتان لە مەبەستەکەی من بگەن. ئەم گۆمەمان شڵەقاندووە، پێویستم بە هاوکاری گشت هونەرمەندانە لە کوردستانە تکایە.
هەنێک لە هونەرمەندەکان لەبەر ئەوەی خۆیان بەڕاستی کەڤەریان کردەوە یاخود ئاوازی کەسێکی تریان بردووە یاخود بەکاریان هێناوە و یاخود پارەی چاکی پێپەیا کردو ئەمە ناوێرێ بێتە ئەم مەوزوع ئەو دەستی بۆ بەرێ لێتان تێگەم منیش کەڤەرم کردوتەوە منیش گۆرانی هونەرمەندانی ترم تۆ بەڵام پرسم پێ کردوون یەک لەوانە ئاگرێکی بێخۆڵە مێشم کەڤەر کردوتەوە محەممەد عەباس بارام لە ژیانە ماوە سپاس بخوا تەمەن درێژ بێ ئیجازە ئەوەی پێداوم کە مخەیەر بم لە هەموو گۆرانەکانی بێڵم بۆ مەرجەی مافی نەخۆم باشە هونەرمەند ناسڕی ڕەزازی بە هەمان شێوە مخەیەری کردوون لە گشت کارەکانی وەلەو کارێکی لێرە لە پێشانگایەکان من وەکو دەنگ بە کارم کردووە بە کوردی بە ئینگلیزی وتومە سپاسی لە قەندیلی سەربەرزەوەی هونەرمەند تایری خەلیلی کە زۆرێک لە هاوڕێیان ئاگدارن ماوەیەکی زۆر بە دوای ئاوازانەر و هەنراوەکەیە دەگەڕام ئەتوانن لە کۆمنتا بە درۆم خنەوە ئەگەر من ڕاستەکەمیان درۆ ئەەکەم لە بەروی پێشەوەی بڵاویکەمەوە پەیوەندی بە کۆمەڵە ڕۆشنبیر و شاعیروانەوە کردووە زۆر سپاس بۆ هەنێک لە هاوڕێیان کاک بیلال پەیوەندی بە کاکتاری خەلیلیەوە کردبوو کە ئیجازەم پێبدا منە و گۆرانیە بڵێم لەبەرەوەی من خۆم لە زانکۆ ئەمانە بخوێندووە دەبێ قانونی بێ دەبێ بە یاسایی بێ دەبێ خۆشم پێڕەوی یاساکان بکەم گۆرانی ئینگلیزی متۆتەوە بەڵێ ئیجازەم بۆ وەرگرتووە ئەنجا توانیومە لە بەستەرە ئەلکترۆنیەکان دایبەزێنم بەڵێ گۆرانی ئینگلیزی متۆتەوە کە بەرم کرێتەوە بەڵام 5-6 مانگ هێنیان و بردیانم هەتا ئیجازەی ئاواز و هەنراوەکەی خاوەنەکەی وەرگرتووە کە لە ژیاندا نەماوە نزیکەی سەدەیە زیاتریشە لە ژیانە نەماوەن یعنی ئیجازەی ئەوە وەرگرتووە بتوانم بڵێ من لەوانەیە 100 نەفەری تر گۆرانی بێژی تر لە دنیای ئەمەوەی وتی بێ بەڵام سەیری کە لەوانەیە من لە ئەخیری گۆرانی بێژەکانی دنیای ئەمەلی سعید کردە و گۆرانیە متۆ بڕۆن سەیریکەن ئەتوانن what is this thing called love ئەو گۆرانیە ئەتوانن دەبڵ چەکیکەن لە یوتیوب لە مادام ئەی خەمە بەستەرە ئەلکترۆنیەکان مادام بەپی هەموو گوێگرێک من پارەی لەسەر وەرگرم ئیسفادەی مادی لەسەر وەرگرم دەبێت پێی بە خاوەنەکەی بدەم هەر بۆ زانیاریتان دەڵێن خانەوادەی شەجەریان پێویستیان بە پارە نیە لە کوردیۆری ڕاستەکەن پێویستیان پێی نییە بەڵام ئەم گۆرانیان مڵکیان بردو مڵک باشە یەک دوو گۆرانیان بردووە بەبێ هیچ ناوهێنانی خاوەنەکەی ئەگەر لەسەر ستەیجە با بڵێن وتوێتی من بۆ هەوادارە کوردەکانە ماڵیان ئاوا بێ زۆر سپاسیانەکەین ئەمە سوودێکی زۆر باشی معنەوی لێ وەرەگرین بەڵام بێ ئەوەی تو ئاگادار بیخراوەتە بەسەرە ئەلکترۆنیەکان ئەمە بە پێی مرۆڤی زەمەناتا ماون خانەوادەی شەجەریان پارەی لەسەر وەرەگرن تۆ ئاگاداری چی من ئاگاداری ئەو شتانم من ئەیزانم وەکوتم من خوێندنەکەم بە یاسایی خوێندووە من پارێزەر نیم هەر بۆی بیزانن بەڵام لێرە بە عەقڵەوە خوێندن بەڕاستی بەڕای من و بەڕای زۆرێک ئەمانەی کە مابناسی کارە هونەرەکانن هیچ نەبێ ئیجازە لە خاوەنی ئەگەر لە ژیانە بێت لە خاوەنی کارەکە خۆی ئیجازە وەرگرە گەرنا لە خانەوادەکە ئەگەر لە ژیانی خۆیان نەما بێت ئەمەش ناکەی ئەمەنە متەکەبیری هیچ نەبێت لەسەر کارەکەت بنووسە کە ئەمە لە کوێوە لە فڵان کەسە وەرگرتووە یاخود لە کوێی ترەوە لە چ هونەرمەندێکەوە گوێبیستی ئەم کارە بووی هیچ نەبێت کە ئاوا ئەم هەموو گۆرانێت هێڵکێشەکەن ئەم هەموو فۆلکلۆرە دەهێن و دەبەن و دەیدزن و دەیبڕن و لەدلەتێکەن تکایە ناوی خاوەنەکانی بڵێن بۆ مزداقەتی خۆتان بۆ مێژوو باشە ئەو کاتە هونەرمەندێکی ڕازگۆ و سەرڕاز دەرەکە ئەگەر بڵێم تەنها پێم وابێ یەکێ لەو گۆرانیانەی فۆلکلۆر کە کردومەتە یوتیوبەوە و فەیسبوکەوە و لەکوێ لە بەستەرە ئەلکترۆنیەکان بەگشتی کە هەیە ئەویش لالەزارە بەڕاستی من پێش خۆم چەند هونەرمەندێک گوتیبیەوە نووسراوە ئاواز و هەنراوی فۆلکلۆر و هەر بۆیە منیش لەسەر زەوئی ئەو معلوماتە نووسیمە فۆلکلۆر هەر حەزم کرد بیزانن خۆ مافی لەبەرگرتنەوە کۆپیڕایتی کارە هونەرەکان و ئەم کارە کە هەیە لە کۆپیڕایت لە عێراقا هەیە و لە کوردستانیش هەر بۆ زانیاریتان لە عێراق یاسای حق المؤلف کە ساڵی 1970 دەرچووە تا ئێستا کاری پێدەکرێت هەر بۆ ئاگاداریتان بەڵام هونەرمەندان لی بێئاگان کێشەی نێوان ماڵی هونەرمەند تەحسین تەها و هونەرمەند زەکەریا بەو یاسایە چارەسەرکرا لە دادگا هەر بۆ ئاگاداریتان ڕەنگە زۆرێک ئەم معلوماتە نەزانن گۆرانیە فۆلکلۆرەکان کە کەڤەرەکرێتەوە
وەزارەتی ڕۆشنبیری لی بەرپرسە بە پێی مادەی 4 یاسای ژمارە 7 ساڵی 2012 دەبێ وەزارەتی ڕۆشنبیری کارێک بۆ ئەم کەڤەر و بۆ ئەم فۆلکلۆرچیانە بکات بۆ ئەم با بڵێن ئەم دزی هونە ئەم بردننی ئاواز و هۆداوانە تکایە وەزارەتی ڕۆشنبیری گەرنا ئێوە شەریکە دەست حسابە بن. ئێمە ئەم هەموو مقابلە و چاوپێککەوتنانە کرێت لەگەڵ هونەرمەندەکانە هەموویەکی قسەی فڕێدەین کەسی ناوێرە ئێوەی تر بەڕێ بەڵام نەخێر هەموو ئۆتا لە کۆمنتا بۆ منووسن کە ئایا وەزارەتی ڕۆشنبیری وەرە سەرخەت ئەمە ژمەکە بە بەرنامەکەی تەلەڤیزیۆنی کوردستان ئەگەر نا من دادگاتان لێگرم بە ناوی خانەوادەی محەممەدی ماملێ و بە ناوی خانەوادەی حەسەن زیرەک و عەلی مەردان و حەمەقت و حەمەجەزا و بە ناوی زۆرێک لەو هونەرمەندانی کە لە ژیانانەماون بەڕاستی ئەم کارە زۆر خێزەونە تکایە لەگەڵ بن تکایە هاوکارم بن با ئەم یاسایە بچەسپێنین پێویستمانە زۆر گەرەکمانە زۆر من تەنها دووربینانە لەسەر ئەم کارە قسەم کردو من ئەڵێم سوودەکانی ئەم بەرهەمە کورد خایەنە زیانەکانی درێژخایەنە کورتخایەنەکە ئەوەیە من و تۆ ئەمڕۆ ئاوا ئەم جیلە حەزمان لەم گۆرانیە گوێمان لێتی بە کوردی بەڵام 15 ساڵی تر مناڵی من و تۆ نایەت بێ تەدقیق کالەوە سەر ئەوەی کە ئەم گۆرانیە بە کوردی بۆ وتراوە بۆ نەوترا ئەڵێ مادام فارسێک گوتێتی کابێ ئەم گۆرانیە بە ئەسڵ فارسیە تێگەشتن ئەمە سەر لێ شێواویەکێ بێت ئەمە بۆ مناڵەکانمان ناتوانین ناشناڵ پرایدمان هەبێ ئەو کاتە بڵێن شانازی بە کوردبوونی خۆمانە بکەن ئەڵێ هەچی گۆرانی و ئاوازە دزراوە بەرەوەت کە ئاگاتان لەو خاڵە بێ ئەو خەمەی من ئەی خۆم زۆر دووربینانەیە ڕەنگە زۆرێک لە خەمەکەی من تێنەگا باس لە چیەکە هەروازانن من دژی ئەو کارم نەخێر من لەگەڵیان بەڵام بێ ماف خواردن لە چاپتەری سی کۆپیڕایت ئاکتە هەر هونەرمەندێ گۆرانیە شعرێ نووسینێ شتێک بنووسێ دەبێت تا 120 ساڵ هەموو حەقێکی بۆ ئەمە گەڕێتەوە بەڵام ئاش مردنی خۆی 70 ساڵ دوای مردنی خۆی لە چاپتەری سەیە دوێشن ئۆف کۆپیڕایتە هاتووە کە پاش هەموو کەسێک هەموو هونەرمەندێک خۆی دەمرێت پاش 70 ساڵ بۆ خۆی کارەکانی مافی لە بەرگرتنەوەی دەدرێ بە خاوەنەکەی پاشان دوای ئەوە ئیتر چۆنەڵی پەبلیکە بێ هەموو کەسێک دەتوانێت بێنەوە بی باو بی بڕێ و بی دزێ و بێ هەموو شتێکی لێ بکە ئەمە قسەی ئەمەلی سەعید کوردەنیە بەڵکو زانستێکە فاکتە ڕاستیە پێویستە باسی لێ بکەین بەڕاستی ئێمەش تەواو کوردیش بەشی خۆی بۆتە میلەت لە دنیا ناوبانگ هەیە پێویستێتر وردەوردە خۆمان کۆکەین دەبێ بزانین چ حەقێک چ مافێک لای ئێمە و چ مافێکمان بردووە تکایە ئەوانەی قسە لەسەر ئەم کارە دەکەن یاساناز بن لەگەڵ هونەرمەند و ڕۆشنبیرا بنبووی جوان لە بابەتەکە تێبگەن من دژی وتنەوەی گۆرانیە کوردیەکان نیم بەڵکو دژی ئەوە سەدان و هەزاران جار ئێڵەمەوە دژی ئەوەم کە مافی کورد دەخورێ کە مافی خاوەندارێتی کەسەکە دەخورێ لە ئاواز و هۆداوەکە کە ناوی نەهاتووە تەنها و هیچی تر بەڵام ئەوەی ترکەوتومە ئەم خۆشەی لێ ئەو ناخۆشە لە یاخود ئەمە تەنها ڕایەکی منە تکایە ئەو دووشتە جیاکەنەوە تکایە کوردینە تکایە گوێگران ئازیزان نووسەرەکان ئەمە جیاکەنەوە هونەرمەندە بە ڕێزەکان ئەوە ئەپێنیانە ئەوە ڕای منە بەڵام ئەمەی تریان فاکتە کە بە قانونی باسیەکەم فاکت واتە ڕاستی تکایە کەسمان ناتوانین خۆمان هەڵەکەین لە ئاس ڕاستەکانە ئەو بەڕێزانەی چەند ڕۆژە لە کۆمنتی بە باش و خراپ کە نووسیانە زۆر سپاسانەکەم ببەخشن بۆوانەی کە بلۆکم کردوون کە قسەی ناخۆشیان کردووە ئەتوانن ئەگەر لە فەیسبوکەوە بلۆک کراوی ئەوە ئەشی خەمە یوتیوب بۆ ئەم ڤیدیۆ بۆ ئەوەی سوودی لێ ببینی وەکوتم ئێمە میلەتێکین زۆر بە عاتیفە بیرەکەینەوە زۆر سپاسی و میلەتان هاکن کە گۆرانەکانمان نەڵێنەوە بەڵام تکایە ماف و حەقی ئاوازدانەرەکە نەخورێ یاخود شاعیرەکە یاخود هەچ کەسێکی تر نەخورێ چونکە حەق هەر حەقە لە هەر شوێنێکی دنیاە بێت من لێرە ئەم شەڕە بۆ خانەوادەی ئەو هونەرمەندانە دەکەم کە لە ژیاندا نەماون هیوادارم بە هەمومان بتوانین وەکو ڕۆمەکەمان شڵقاندووە بتوانین ئامانجێکی هەبێ تارگێتێکی هەبێ زۆر سپاس بۆ هەموو لایەکتان ڕێزی ئەمەلی سەعید کوردە قبوڵکەن تکایە